برای انور الرشید شروع و کار سیاسیش کویت دید گلمدا بود برای انور گلک سپاس کوین گلمدا دیت نوا بوچی دی ساجی ایران دست پیرشن خو کریار سر ولاتن کندا وی بتایباتی کویت و بحرینی بوچی بتایباتی ویدمی دا کو اگر بس یا بردام بحث رکفتن تتکره والله مع الاسف شديد بەداخەوە سەرەتادا من زۆر سپاسان دەکەم بۆ ئەوەی کە ڕوونکردنەوە یاخود زانیاری لەسەر ئەو ڕووداوەی بدەم کە ئەمڕۆ بەسەر وڵاتەکەمان هاتووە ئەوەی کە هەیە ئێستادا دۆخەکە لە کوێدا بەداخەوە کارێکی زۆر شەرمەزاری کەرە بەڕاستی هێرشکردنە سەر دامەزراوە مەدەنیەکان لە کوێدا ئەوەی کە ڕوویدا لە شەوی ڕابردوودا لە کوێت ڕوویدا هێرشکردنە سەر فڕۆکەخانەی کوێت بوو ئەمە شوێنێکی مەدەنیە ئەمە شوێنێک وەکە مەدەنیەکان هاتوویان کردووە ئەمە هێرشکردنە سەر شوێنە مەدەنیەکان ئەمە لە تاوانی جەنگە بەڕاستی ئەمە یەکێکە لە تاوانەتەنکان بۆ کە هێرش بکەێت سەر شوێنە شتەکان یاخود شوێنە مەدەنیەکان لە ڕووی نێودەوڵەتیە ئەمە ئیدانەکراوە ئەوەی کە سەیرە بەڕاستی کە ئێران هەر کاتێک باس لەوە بکە یاخود ئەمریکا هەر کاتێک باس لەوە بکات کە ترامپ بێت یاخود وەزیری بەرجەنگ بێتن یاخود هەر کەسێکی دیکەنێ ئەمریکادا باس لەوە بکە کە وڵاتانی کەندا و لەگەڵ ئێمەدا هەماهەنگن دوای ئەم لێدوانانانەتە یەکسەر هێرش دەکرێت سەر وڵاتانی کەندا و بەداخەوە دەبینین ئێستاشتا بە تایبەتی وڵاتانی کەندا و لە یەکەم ڕۆژی شەڕەکەەوە ڕایان گوێاندووە ئەمەیان بە ئاشکرا ڕاگەاندووە کە هەڵوێستیان چۆنە دژی ئەوەن کە هێرش بکرێتە سەر ئێران کە دژی ئەوەن ئەمریکا هێرش کرد سەر ئێران بە هەموو شێوەیەک پاڵپشتیان ئاراستەی ئەم هێرشانی کردووە لەگەڵ ئێران وەستاونەتەوە دژی ئەوە بوون کە ئەمریکا هێرش بکەن سەر ئێران بەڵام بەداخۆ دەبینی کە زیاتر لە 180 هێرشەکانی ئێران کە کردوێتیێتە سەر وڵاتانی کەندا و بە شێوێکی گشتی بە درۆن و بە موشک و هەموو ئەو هێرشانە 180 زیاتر هێرشەکان بۆ وڵاتانی کەندا و بە تەنەها 120 ئەو هێرشانەی کە ئێران ئەنجامی داوە بۆ ئیسرائیل بووە بەڵام 180 هێرشەکان بۆ وڵاتانی کەندا بووە ئەمە سەیرە بەڕاستی ئەوە فشارێکە بۆ سەر وڵاتانی کەندا و ئێمە وا دەبینی کە فشارکردنە سەر وڵاتانی کەندا و دووپاتی دەکەمەوە پێشتر وڵاتانی کەندا و ڕایانگەیاندووە کوێت بە تایبەتی وەزیری دەرەوەی عومانیش ڕایگەاندووە کە ئەوان لەگەڵ ئەوەدان ئەو ئامانزەی کە لە شەڕەکەدا هەیە وڵاتانی کەندا و کە ڕێکەوتنێک واشە بکەن بەناوی ڕێکەوتنی ئیبراهیمی وڵاتانی کەنداوی لەسەروی هەمووانەوە سعودیە ئەمە ڕەت دەکاتەوە بۆیە ئەوەی سەیرە ئێمە سەرمان سوورمالەوە کە نیشانەی پرسیاری لەسرە بەڕاستی نیشانەی سەرسوورمانی لەسرە بۆچی هێرشەکرێت سەر وڵاتانی کەندا و لە کاتێکدا ئەمەی هەیە کاتێک ئێران باس لەوە دەکات بانگەشەی ئەوە دەکات کە دژی وڵاتی زایۆنیستیە بەڵام لەگەڵ هەموو ئەوانە دەڵێ دەگەڵ وڵاتی فەڵەستینم بەڵام هێرش دەکاتە سەر وڵاتانی کەندا و ئێمە چۆن ئەمە لێک بدەینەوە ناسانی چۆن لێکی بدەینەوە سەرمان سوورماوە لەمە ئەمە نیشانەی سەر سوورمانەوە بێژڵاتانی کەندا و بنیامین نەتانیۆی هەبووە گرێدای درسکاتنی یانجی دابەشبوونا دەسەڵاتێت ناڤ ئیرانێدا ئیرانی ژاف یەکە ڕەت کردە ئەف هێرشن هەمێ ئەگەر ئەس بەحث بکەم بڤیدەمیدا و مژیلی دانوستاندن و ڕێکەفتنانە ئالیەک ژی هێرشە بەردەوام کرد و بینێدی دووبەرەکی کەتێت ناڤ دەسەڵاتێدا ئالیەک شەڕیت خوازت و ئالیەک ژی ڕێکەفتنێ بەداخەوە من وەکو چاودێرێکی سیاسی ماوەیەکی زۆرە کە چاودێری ئەم دۆخە دەکەم لە سەرەتای ئەم گرژیانەوە ناتوانم هیچ هۆکارێک بدۆزمەوە بۆ ئێران بۆ ئەنجامداری ئەم هێرشانە کە 180 هێرشەکان بۆ سەر وڵاتانی کەنداوە بێت هیچ پاساوێک نبینەوە بەڕاستی هیچ پاساوێک نەمەدا نییە ئەگەر تەواوی قسەکانم تەواو بکەم کە سەرتا ڕامگەیان ئەگەر ئێمە باس لەوە بکەین کە ئەمڕۆ کە باس لەوە دەکرێت کە باس لەوە دەکرێت ئەم هێرشانە لەلایەن هێرش کراوتە سەر بنکە سەربازەکانی ئەمریکا لە وڵاتانی کەندا و ئەمە قسەی ئێرانە بەرپرسانی ئێران دەڵێن کە ئەم بنکە سەربازیانە وێران کراون
باشە من دەپرسم یاخود دەڵێم بۆچی تا ئێستا ئەوەی کە هەیە لە ئارەدا بۆچی هێرشەکان بەردەوام من تا ئەمڕۆژ تا ئەم ساتەش هێرشەکان بەردەوامە بەڵام دەبینین هێرشەکان نەک بنکەی سەربازی هێرشەکان بۆ سەر دامەزراوەی مەدەنی بووە بینیمان کە هێرش کرا سەر فڕۆکەخانەی کوێت ئەوە سەرچاوەکان باسی لەوە دەکەن باس لەوە دەکرێت کە بەهۆی ئەم هێرشانەی سەر ئێرانەوە نزیکەی 100 کەس قوربانی هەبووە هەمووان مەدەنی بوون بەڕاستی ئەوانەی کە لە فڕۆکەخانەی کوێت بوون 100 کەس بریندار بوون قوربانی بوون باشە پاساوی ئەم هێرشانە چییە؟ پاساو چییە بۆ ئەوەی هێرش بکەی سەر کوێت پاساو چییە بۆ ئەوەی هێرش بکەی سەر وڵاتانی کەندا و تەنها ئەمەیە کە ئەوەی کە فشار لەسەر وڵاتانی کەندا و بکرێت بۆ ئەوەی ڕێکەوتنی ئیبراهیمی واژۆ بکەن کە هەوڵی بۆ دەدەن ئەمریکا هەوڵی بۆ دەدات وەکە شڕوڤەکارên سیاسی چ پێتویال سەر وڵاتên کەنداوی بێتەکرین یعنی حتا سەردەما شەڕێ چل ڕۆژی دا چنێ داخوانیە شەرمەزارکردنê hebûne dîtnawe ne pêtivî êdî helwestekê tûntir وڵاتên kendaviyek bûneke baştir girêdayî evan hereşa van fişaran hebitîn ku ser van wilatan heyn çi pêtiviye bêtekirin dîtnawe بەڕاستی من تێناکەم هیچ پاسایەک نیە بەڕاستی من تێناکەم وڵاتانی کەندا و پێشتر ڕایگەاندو ئیدانی ئەم هێرشانیان کردووە هەروە داوایان کردووە ئەم جەنگە ئیتر بوەستێت هەروە ڕایگەاندووە هیچ لایەنێک نین لە مشتەڕەدا وڵاتانی کەندا ئەمەیان بە ئاشکرا ڕایگەاندووە کە بۆ ئاشکرا ئیدارەی کەندا و سەرپرسانی سەرکردایەتی کەندا و وڵاتانی وەکو سعودی و کوێت و هەموو ئەو وڵاتانی کە لە کەنداودا هەن پێشتر ئەمەیان ڕاگەاندووە هیچ لایەنێک نین لەم شەڕەدا لەگەڵ ئەوەدان دژی ئەم هێرشانە بکردێ سەر ئێراندا پێشتر بە ئاشکرا ئەمە ڕاگەاندراوە ئەمە لەبیر نەکەین ئێمە تەواوی ناوچەکە ئەوەی لە ئێستادا هەیە بەداخەوە لە سەرتای یەکەم ڕۆژی بەهاری عەرەبیدا دۆخێکی هەموار لە ناوچەکەدا هەیە هەمە لە یەکەم ڕۆژی بەهاری عەرەبیدا ڕوویداوە تا ئێستا بەردەوامی هەیە ئەوەی کە دەبینین کە ئێران بەشدارە لە خراپکردنی دۆخی ناوچەکە ئێران بەشەکە لەمەی کە دۆخی ناوچەکە تێک بچێت بەڕاستی لە ڕابردوودا دەستی تێدا هەبووە ئێستادا دەستی تێدا هەبووە هەروەها لە داهاتووشدا دەتوانم ئەوڕم دەستی تێدا دەبێت من وای وا دەچم کە بەڕاستی دۆخێکی زۆر ناهەمواریان لاهێناتە ئاتۆتە ئاراوە باستەوە دەکەن کە فەڵەستین ڕزگار دەکەن یاخود یا هاوکاری فەڵەستین دەکەن بەڵام بە پێچەوانەوە ئەوان دشی ئەوەن کە ناوچەکە بەرقەرار بێت دۆخەکە سەقامشیر بێت لە ناوچەکەدا ئەوەی دەبینن کە وڵاتانی کەندا بە ئامانزەژێت ئەوەی دەبینن کە ئەوەی بینیمان کە شەوی ڕابردوو لەکوێت ڕۆژدا بینیمان چی دۆناڵد ترامپی بەریانوکە و مارکۆ ڕوبیۆژی ئەڤروکای دیە ماژاپۆیەکی کردیا ڕەنگە vê heftî yanjî heftiya bihêt bigehna rêkeftineke baş gel Îranê demekî da ku Îran êdî hêrişên xwe vî awayî berdewam bike çi tiştek dê piştrastiyê dite welatên kendavê ku eger rêkeftin bêtekirin careke dî Îran her hincetekê hêrişeke wsal ser welatên kendavê û navçeyê nekir yanjî heta çi rade karîgerî dê ser rêkeftinê hebin بەڕێزم لە ڕاستیدا دەمەوێت باس لەوە بکەم بۆچوونی خۆم ئەوەیە کە ئەوەی داواکاریەکە ئەوەیە کە وڵاتانی کەندا و تێک بچێت ئەمە داواکاری سەرکیە ئەوە بۆ 50 ساڵ ڕابردوو ڕاستەکە وڵاتانی کەندا و لە ئاستێکی زۆر باش بەرەو پێشکەوتنە زۆر باش بەرەو پێشچوونە 50 ساڵ ڕابردوودا بینیم وڵاتانی کەندا و چەندین وەبەرهێنانی گەورەیان کردووە چەندین بە باشی بەرەو پێشچوون هەموو ئەوانەی لە ڕابردوودا بینی من ئەوە ئامانزە ئەوەیە کە ئەو وەرپێشچوونە تێک بچێت ئەو بەرپێشچوونە ڕابگیرێت لە وڵاتانی کەندا و ئەو پێشکەوتنە بوەستێت بەڕاستی تەنها فشارێکە بۆ ئەوەی کە وڵاتانی کەندا و ئیتر پێش نەکەون بینیمان دەبینین کە وڵاتانی کەندا و چەندین سەرچاوی سروشتی باشیان هەیە بەڵام ئەوە ڕاستیدا بن ئەوان ڕاستینا بن بەمە کە وڵاتانی کەندا و لە ئاشیدا بژین ڕاستیدا بن بۆی وڵاتانی کەندا و لە خۆشیدا بشین دشی ئەوەن بۆیە هەوڵی ئەوەن کە ئەمە تێک بدات بۆیە ڕێکەم بدە ئەمەش بڵێم کە ئەمە بابەتێکی زۆر گرنگە بەردەوام سیستەمە دیموکراسیەکان بۆ نمونە سیستەمی ئێرانی هۆکارێک هەیە بۆ ئەوەی کە دوژمنایەتی یەکێک بکات
لە سەرەتای هەفتەونەوە هەروەها ئەمە بەردەوامە لە تەواوی جیهاندا تەقینەوەکانی هێرشەکانی لە بانکۆکەوە بۆ بۆینس ئارسی ئەرجنتین ڕۆیشتووە ئەمە ڕاستێکە بەڕاستی ئەمە قەیرانێکە لە سیستەمی جیهانیدا کە بەردەوام نابێت ناتوانرێت ڕێکە بدرێت بۆ بەردەوام بێت کە دوژمنێکە بێت دەبێت دوژمنێکە بێت دوژمنێکی دەرەچی هەبێت بۆ ئەوەی ئەو سیستەمەی هەیەە بە خۆیان بەردەوامی پێ بدەن ئەوەی کە باسی لێەوە بکەین ئەوەی لە کەنداودا هەیە نابێت بەردەوامی پێ بدرێت ئەوان لەو بۆچونەدا نابێت ئەو خۆشەی لە کەنداودا هەیە بەرەو پێش بچێت هەموو ئەوانی لە ئێستادا هەیە ئێرانێک بەکاردەهێنرێت ئێرانیش وەکو هۆکارە بەکاردەهێنرێت بۆ ئەمە ئەوەی دیکە کە باسی لێەوە بکەین ئەو جەنگەی کە بەردەوامە بەداخەوە دەبینیت چەندی ملیارد دۆلار و تریلیۆن دۆلار بۆ ئەم جەنگانە خەرج کراون تەنها و تەنها ئامانجی ئەوەیە کە کەندا و بەرەپاش بچێت هەروەها دەتوانرا ئەو پارەیە لە تاران بەرەو زۆر پێش بات بەداخەوە بەرام بۆ جەنگ بەکارهێنرا ئەو پارەی کە بۆ تاران بەکارهێنرا با زۆر بەرەو پێش دەچوو بەداخەوە بینیمان بۆ کاری جەنگ بەکارهێنرێ بەداخەوە ئەوەی کە بینیمان لە ڕابردووە تا ئێستا بەردەوامەوە ئەمە بەردەوامی هەیە و ئەوەی دەبینین کە لە ئاستی ناوخۆی ئێراندا کە ئاستی سێدارەدان زۆر زۆر گەورەیە هەروەها لە ڕابردوودا بە هیچ زۆرێک نەبینیوە ئەمە لە جیهاندا بەرزترین ئاستە ئەوەی کە لە ئێراندا دەبینیت لە سێدارەدان ڕێژەیەکی زۆر زۆری گەورە خەڵکی خۆی دەکوژێت خەڵکی خۆی لە سێدارە دەدات ئەوەی دەبینین لە ئێراندا دۆخیان زۆر خراپە هەروەها بەداخەوە ئێران لە ئێستادا دۆخێکی زۆر ناهەموار هەیە ڕاستەخوین شکوێتە دیالمەدەبوون سپاس بووە